ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. راپۆرتەری تورکیای کۆمیتەی بەدواداچوونی ئەنجومەنی پەرلەمانتارانی کۆنسەی ئەوروپا ستیڤان شناخ دەڵێ بۆ پرۆسەی ئاشتێکی ڕاستەقینە دەبێت لە هەموو بوارەکاندا لە بابەتی پرسی کووردا لە تورکیا گۆڕانکاری بنەڕەتی بکرێت. ستیڤان شناخ لە چوارچێوەی سەردانەکەی ئەم دواییدا لە تورکیا لەگەڵ وەزیرانی تورکیا و بەرپرسانی تورکیا و هەروەها حکومدراوان لە زیندانەکانی تورکیا کۆبوونەوەی ئەنجامدا و لە کۆبوونەوەکاندا لە سەرپرسی ئاشتی پرسیار و بۆچوونیشی گۆڕیوەتەوە. هەروەها دەشڵێت ستیڤان شناخ دەڵێت ئاشتی تەنها بەدانانی چەک نابێ و ئاشکرای کرد پێویستە لە تورکیا نزیکایەتێکی یەکگرتو و پێویست بە پرسی کورد بگیرێتە بەر و باسی لەوەش کرد کە مەرجێکی بنەڕەتیە لە بابەتەکانی پەروەردە ئیدارە جەماوەریەکان و بەشداربووانی کۆمەڵایەتیدا گۆڕانکاری بنەڕەتی بکرێت. هەروەها دەشڵێت شتەکە هەمووی چەکدانانی پەکەکە نییە و خودی ئەمە بەتەنها خۆی مانای هاتنە ئارای ئاشتی ناهێنێت و لە ڕاستیدا دەشڵێت لە ڕاستیدا تا ئێستا نازانم ناوی ئەم پرۆسەیە چی بنێم. هەروەها ستیڤان شناخ ئاماژەی بەو نمونانەی لە ئەوروپادا هەیان بووە بۆ تورکیایدا و وتیشی ئیرلەندامان وەک نمونەیەک نیشانی تورکیادا ڕێککەوتن و پەیمانی ئیرلەندامان وەک نمونەیەک نیشانی تورکیادا چونکە پەیمانێکی لەو جۆرە بوو لا وڵاتێکدا ئاشتی ڕاستەقینە و هەمیشەیی بەرقەرار کرد کە دەیان هەزار مرۆڤی تێدا کوژرابوون. هەروەها راپۆرتەری تورکیا دەست نیشانی کرد کە لە مژاری چارەسەری دیموکراتیک و ئاشتیدا هێشتا لە سەرەتای گفتوگۆکاندان لە کۆنسەی ئەوروپا و باسی لەوە کرد کە بۆ وربوونەوە و قسەکردنی زیاتر راپۆرتێکی بەرفراوان پێشکەشی کۆنسەی ئەوروپا دەکات. کۆبوونەوەی نێوان ئەندامانی شاندی مراڵی پارتی یەکسانی و دیموکراسی گەلەندەم پارتی پەروین بولدان و مدحەت سانجار لە پەرلەمانی تورکیا لەگەڵ سەرۆکی پەرلەمانی تورکیا نۆمان کورتۆلمۆش دەستی پێکردووە. کۆبوونەوەکە دوور لە چاوی ڕاگەیاندنەکان ئەنجام دەدرێت بەڵام زانراوە لە کۆبوونەوەکەدا ئەسەنگاندن بۆ پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و پێشهاتوو ڕووداوەکانی تورکیا و ناوچەکە دەکرێت. بە پێشنگایەتی چەندین ڕێکخرا و دەستگای کوردستانی کاجیک کەنەکە ئەنیستیتوتە کوردەکانی ئەڵمانیا و بەلجیکایشیان تێدایە بە بۆنەی سەدەمین ساڵیاتی ڕاپەڕینەکەی شێخ سەید پیران لە شاری کۆڵنی ئەڵمانیا لە 29 حوزەیران گربوونەوەیەکی گەورە ئەنجام دەدرێت. پێیوەست بە گربوونەوەکە کە جەدەکە ئەوروپا لە ڕاگەیاندراوێکدا بانگەوازی بۆ بەشداری بەهێزی کوردستانیان لە هەموو وڵاتانی ئەوروپا کردووە. لە درێژەی ڕاگەیاندراوەکەدا کە جەدەکە ئەوروپا ئاماژە بۆ دەکات گەلی کورد بە پێشنگایەتی ڕێبەرۆجەلان لە بەرخۆداندایە و بە گیان بەخشی هەزاران شەهید درێژە بە بەرخۆدانی دەدا. کە جەدەکە ئەوروپا بە گرنگیەوە سەرنجی خستوتە سەر بانگەوازە مێژوویەکەی 27 شوباتی ڕێبەرۆجەلان و دەڵێت بۆ سەرکەوتنی پرۆسەکە ئەرکی گرنگمان لە پێشە و بانگەوازی لا گەلەکەمان دەکەین بەشداری ئەم بانگەوازیە بن و بیگەێنن بە سەرکەوتن. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یەرەکە لە ڕاگەاندراوێکدا ناسنامەی شەهید گەریلا ڕەشید ڕۆژهەڵاتیان بۆ ڕایگشتی بڵاو کردەوە و ڕایانگەیان بۆ پێکهێنانی خەونی هەموو شەهیدان درێژە بە تێکۆشانیان دەدەن و بە سەرکەوتن تاجداری دەکەن. لە ڕاگەیاندراوەکەی یەرەکەدا هاتوو هاوڕێمان ڕەشید ڕۆژهات لە 7 ئازاری 2024دا لە چیای شاهۆ لە کاتی بە ئەنجامگەاندنی ئەرکی شۆڕشگێڕیدا لە ئەنجامی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەک شەهید بووە. هاوڕێمان شەهید ڕۆژهات لە جولەمەرگ چاوی بە دنیادا هەڵهێنا و لە هۆزی مەخموریەوە لە نێو بنەماڵەیەکی وڵات پارێزدا پەروەردە بووە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە بە سەرخۆشی خۆمان لە بنەماڵی هێژای هاوڕێی شەهیدمان دەکەین و لە کەسیەتی هۆزی مامخوری وڵات پارێزدا سەرخۆشی لە تەواوی گەلی وڵات پارێزی کوردستان دەکەین و بەڵێنمان دووپات دەکەینەوە خەونی هاوڕێیانی شەهیدمان بگەێنین با سەرکەوتن. ناسنامەی شەهید بەم شێوەیە خراوە تا ڕوو کەماڵ بوسکورد بە ناسنایی ڕەشید ڕۆژهات لە جولەمێرگ لەدایک بوو لە 7 ئازاری 2024 لە چیای شاهۆ شەهید بووە.
با بەشداری هەزاران کەس و بەمەبەستی ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان لا شاری قامیشل و ڕێپێوانێکی جەماوەری بەڕێوە چوو تێیدا داوا لە دەوڵەتی تورکرا هەنگاوی بەپەلە بنێت بۆ جێبەجێکردنی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک. لە ڕێپێوانەکە لە چوارڕێیانی شەهید ڕووبار گۆڕدرا بۆ گربوونەوە و لەوێدا ئەندامی دەستپێشخەری گەل بۆ ئازادی ڕێبەرۆجەلان لە قامیشل و شەها خەلیل ئاوتاری پێشکەش کرد و ئاماژەی بەوە کرد کە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان کلیلی چارەسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەبێتە قەڵخانی پاراستن بۆ تەواوی گەل و نەتەوەکان. هەروەها شەها بانگەوازی لە دەوڵەتی تورک کرد هەنگاوی بەپەلە بنێت بۆ مەسوولگەرکردنی ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان و ڕێگە بۆ کۆمیتەکانی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بکرێتەوە تا لە پەرلەمان کاری خۆیان ئەنجام بدەن. هەروەها ڕاشی گەیان گەر بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک جێبەجێ نەکرێت هەمووان باجەکەی دەدەن. پامنێری ڕۆژنووس ڕایگەیاندووە بەیانی ئەمڕۆ مینێک لە گوندی سازان لە پارێزگای هەڵەبجە تەقیوەتەوە بەهۆیەوە سێ هاوڵاتی گیانیان لە دەستدا و سێ کەسی دیکەش بریندار بوون. هەروە پامنێری ڕۆژنووس دەڵێت ئەو هاوڵاتیانە بە مەبەستی ڕاوەماسی ڕوویان لە ناوچەکە کرد بوو. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاندووە ئەمڕۆ دووهەمین وادەی تۆمارکردنی ناوی کاندید و حیزب و هاوپەیمانیەتیەکانە بۆ ئەوەی بتوانن بەشداری لە هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن. پرۆسەکە بۆ ماوەی مانگێک بەردەوام بووە. هەروەها کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئاماژە بەوەش دەکات لە تەواوبوونی کاتی فەرمی دەوام لە فەرمانگەی کۆمیسیۆن وادەی تۆمارکردنی ناوی کاندید و قەوارەکانیش بۆ کێبڕکەی هەڵبژاردن کۆتاییان پێدێت. پێشتر جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند بوو لە کۆی 339 حیزب و قەوارەی فەرمی تۆمار کراوە 114 لایەن بەشداری لە هەڵبژاردنەکانی داهاتوودا دەکەن. جێیامەژێ بڕیارە 11 تشرینی دووەمی ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت و کۆمیسیۆنیش بەردەوامە لە ئامادەکاریەکە. ئەمڕۆ لە شاری سلێمانی بەهۆی پێنەدان و دابەش نەکردنی موچەکانیانەوە مامۆستایان و فەرمانبەران لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا دەستیان بە خۆپیشاندان کرد. مامۆستایان و فەرمانبەران داوا دەکەن حکوومەتی کاربەڕێکەری هەرێم موچەکانیان لە وادەی دیاریکراوی خۆیدا دابەش بکات. هەروەها لە ئێستادا هێزێکی زۆری ئەمنی لا بەشێکی شەقامەکانی سلێمانی بڵاویان پێکراوە. جاماژەیە نزیکەی 60 ڕۆژە حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی دابەش نەکرد و ئەمەش بووەتە هۆی خراپی بارودۆخ و گوزەرانی موچەخۆران. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەبارەت بە بارودۆخی ئیسرائیل ڕایگەیاندووە وڵاتەکەمان ئیسرائیلی ڕزگار کرد و ئێستا کاتی ئەوەیە نەتانیاهوی ڕزگار بکەین. دەشڵێت ئێمە و نەتانیاهو بە بارودۆخێکی زۆر سەختا تێپەڕین و پێکەوە ڕوبەڕووی دوژمنێکی گەورە بووینەوە. وەها ئاماژەی بۆش کردو نەتانیاهو یەکێکە لە گەورە جەنگاوەرەکان لە ئامێژووی ئیسرائیلدا لەبەر ئەوەی توانیویە یەکێک لە بەهێزترین چەکە ئەتۆمیەکانی جیهان لەناوبەرێ. مێدیاکانی ئێران بڵاویان کردەوە دوای ئاگربەست و ڕاگررتنی شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل ئەمڕۆ گەشتی ئاسمانی لە ڕۆژهەڵاتی ئێران دەستی پێکردوتەوە و بەڵام گەشتەکانی چەند ناوچەیەکی دیکە تا کاتێکی ناتیار ڕاگیراون. سوپای پاسدارانی ئێران سەبارەت بە دەستگیرکردنی چەند کەسێک کە بەکارکردن بۆ موساد تۆمەتبارکراون ڕایگەیاندووە هێز ئەمنیەکان توانیویانە 26 ئەندامی موسادی ئێران لە پارێزگای خوزستان لە باشووری ڕۆژاوای ئێران دەستگیر بکەن. دەشڵێن موساد دەستی هەبوو لە کوشتنی چەندین زانای ئەتۆمی و فەرماندەی سەربازی ئێرانیدا. ئیسرائیل لە 13 حوزەیران هێرشێکی بەرفراوێنی بۆ سەر ئێران دەست پێ کرد و شەڕەکە ماوەی 12 ڕۆژی خایاند و لە هێرشەکەدا بنکە سەربازی و ئەتۆمیەکان و هەروەها دامەزراوە مەدەنیەکانی ئێران کرانە ئاماد. بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی ئێران لە ئەنجامی هێرشەکەدا 606 کەس گیانیان لەدەستدا و 5332 کەسیش بریندار بوون. لە بەرامبەردا ئێرانیش هێرشی موشکی و فڕۆکەیی بێفڵۆکەوانی بۆ سەربنکەی سەربازی و هەواڵگریەکانی ئیسرائیل ئەنجام. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد.